الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. اللهم صل وسلم وزد وبارك على منبع الأنوار سيدنا محمد الحبيب المختار وآله الأبرار وصحابته الأخيار، صلاة تحفظنا بها من شر الأشرار وكيد الفجار ومن فتن الليل والنهار. عزيزان الخشويستان نشوي كثير جمعي مباركة لخدمتي كتابكي ما وصام الله كريم بسيره بيغمبري فاصل الله عليه وسلم الوقت العنبرية في سيرة حظه خير البرية. لباسي غزاي بدر أبوين كغزاي بدر أو غزا قوربو يتر سرتاي همو سركوتنكاني بيغمبرو إسلام وڵاوبوونەوەی إسلام لا هەندێک معجزاتی غەزای بەدرا ئاماژەمان بە هەندێک معجزات کردم. لە غەزای بەدرا معجزات زۆر ڕوویدا. ئێمە جومعەی ڕابردوو هەندێکمان باس کرد. ئینشاءڵڵا یەک دوو معجزەی تر باسەکەین و دواتر ئەڕۆینە سەر بابەتێکی تر لە سیرە پاکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەو شێوەی کە ماوەسەم الله کەریم بە شێعر و دایناوە پای گەورە دەرەجە عالی کات. خوای تبارك وتعالى بپیغمبری خوا فرمیوکو منتک بسر پیغمبر و اصحابی پیغمبر صلی الله عليه وسلم و امت پیغمبری خوا فرمیاد ولقد نصركم الله ببدر وانتم اذله فاتقوا الله لعلكم تشكرون. ولما قال تفسير بدر بوجه پیغمبری خوا معناه كله ولقد نصركم الله ببدر وانتم اذله، يعني خواي جورا ايوي لغزاي بدرا سرخص كيا كادك ايوا براسي كمينه بون لاواز بون بقوت نبون بهيز نبون. خواي تبارك وتعالى ايوي سرخص دي بتقواي خواكن بتقوا الله لخوا بدرسن وتان لخوا نزيك نوا ذكر يادي خواكن رجاوا بم تقوى وم عبادته بم بيزانينا ايوا شكري خواتان كردبه. اما معناي تفسيرك بمشي وازك التفسير كان كردوان بلام اواني كوا افرن القران معناي البطن هي وكو عبد الله التستري قصدي عبد الله التستري رحمه الله السري هذا معنى ولا معنى العرفان افرمون كخوا افرميت ولقد نصركم الله ما خطاب لا مسلمانان، يعني خوا ايوي مسلمانان اي اصحاب كاني في غمر اخوا خوا ايوي سرخست ببدر وانتم اذله. ببدر يعني بسبب مانجي شواردي روي بيغمبري خوا صلى الله عليه وسلم لكاتك كايوا الزليل لكاتك كايوا الضعيف. ببدر يعني بسبب وجه نبيكم، يعني بسبب وجود نبيكم. فلما يعني العرفان معناه كدوا خواي جور ايوي سرخست بسبب هوكاري وجود حضور آمادبوني روي مباركي مانجي شواردي پیغمبري خوا صلى الله عليه وسلم لكاتك ايوا زليل دي فاتقوا الله خواكم تقوى خواكن لعلكم تشكرون. رجاوا ايوا بو تقوى خوا بو فارزگاريتان بو عبادته خوا ناسيتان شكري خواتان جاء وجودي پیغمبري خوا صلى الله عليه وسلم لنا غزوكا خوي بو خوي سركوتني سبب سركوتني غزوكا وعلماء فنون او خوي بو خوي معجزات وجودي بيغمبري خوا وزوروا آمدوني بيغمبري خوا صلى الله عليه وسلم. أما تمنى سورتي آل عمران عادي صوي السيع أم آية كباس غزاي بدر شالاكي بدر قوري بدرك أفرمي بدرك سركوتن بله بيغمبري خوا دعاء زور كده الدعاء كان هم معجزة عمجان بيكر بويا علماء العرفان فرمون كواتر لآيات كان ما بس ببدر ساعي بدر نية وشويني بدر نية ما بس يبي بدر مانجي شواردي روي بيغمبري خوا صلى الله عليه وسلم. يجي تلو معجزانا هو أماشان شمشيركي عكاشي كري محصني أسدي كنايو ذا بعول أو شمشيرتا غزاير ريدي شري بيك جيادي بيك داربو بيغمبري خوا دار بدسي تلقى داربو بس شمشير يجي دريشي قوراه نام لا بشمشيري عون يا المتي ماشي كي انا كي قوي او هي ام قلم قاعد تشمشير ام قلم قاعد دفتر ناتو انا بلان بيغمبري خوا شي كدار اذا بدت سوا فرمي شري بيبكو
دیفاعی پێ بکە و ئیسلامی پێسەرخە شڵە دارەکە و بەش مشێ ئەمەکە لە مژانی غەزای بەدر کە ئاماژەمان پێکرد. یەکێتر لەو موعجیزانەی غەزای بەدر ئەوە بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو چینە بەردەگەک هەڵیدا بەر هەر کەسێن لەوانە کەوت کوژران یان پێغەمبەری خوا لە ناو ساحەی بەدرا شوێنی کوشتاری کافرەکانی دیاری کرد. ئەمە ئەبوو جەهل لێرا کوژێت، ئومەیە کوڕی خەلەو لێرا کوژێت، عوتبە لێرا، وەلید لێرا، شەیبە لێرا. ئەمە تەبعەن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمانەی دیاری کرد. ئەمە موعجیزەی پێغەمبەری خوا کەس نەیەزانی سەرکەوتن ئەبێ یا نابێ، بەڵام پێغەمبەری خوا فەرمی من خوا وعدی سەرکەوتنی پێداوە. یەکێ لە دوو شتەکە یان کاروانەکە یا سەرکەوتن، ئەوە سەرکەوتنەکەی بەنسیب بوو. دوای ئەوە لە غەزاکە شوێنەی کوشتی هەموو کافرەکانی دیاری کرد. یەکێتر لە موعجیزەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە غەزای بەدرا ئەوە بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دوای کوشتنی ئەم کافرانە طبعاً 20 دانان خراوە بیری قولەیب بۆ بیری قولەیب لە بەدرایە ئێستەیش حتا ئێستەیش ئەو شوێنە ئەو جەنازانە هەرتیا ماوە حتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چووە سەر جەنازەکان. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەدیثەکە صەحیحە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چووە سەر جەنازەکان لەسەر جەنازەکان ڕووی کرد بە بیری قولەیب فەرمووی وجدتكم ما وعدكم الله ورسوله حقا فإني وجدت ما وعدني الله حقا. گەشتن بەو شوێنەی کە خوا گەورە وعدی پێداون کە جەهەنەمە و ڕسوابوونتانە ئەی کافرەکان، چونکە من خوای گەورە وعدەکەی بردە سەر وعدی خوا ڕاستە إن وعد الله حق. ئەو وعدەی بە من و بە ئەسحابەکانی منی دابوو ڕاست دەرچوو ئەوەتە ئێمە سەرکەوتین و ئەوە ئێوە ئێستا لاشەی گەنیوتان لەنەوەم بیرایە. لەویا حەزرەتی عومەر فەرمووی كيف تكلم أجسادا لا أرواح فيها يا رسول الله. شلون قسە لەگەڵ کۆمەڵە جەستەی بێ گیاناکەی هیچ ڕۆحێکیانتیانە و گیانەتیانە ئەوانە چۆن جوابە دەنەوە چۆن گوێ ئەبیسن. پێغەمبەری خوا فەرمووی ما أنتم بأسمع منهم غير أنهم لا يستطيعون أن يردوا شيئا. پێغەمبەری خوا فەرمووی قەسەم بە عیزەت و جەلالی خوا ئێوە وەکو ئەوان نابیسن، ئەوان لە ئێوە چاکترە بیسن، بەڵام فەرقە و جیاوازەکەی چییە؟ ئەوەیە ئەوان توانای وەڵامدانەوە و ڕەتدانەوەیان نییە. ئەینا زۆر زۆر لە ئێوە چاکترە بیستن، زۆر زۆر لە ئێوە باشترە بیستن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئابم شێوازە لە غەزای بەدر مەتەمەن موعجزەیەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم مردوانە کە ڕوویان تێکا و قسەیان لەگەڵاکە موعجزەیە، ئەمە موعجزەیە. ئەنجا دوای بیستنەکەیش کە پێغەمبەری خوا ئەزانێ ئەبیستن ئەمشە خۆی موعجزەیە. خوا پێی فەرموو کە ئەبیستن ئەو لاشانە. جا بۆی عولەما و زانایان لەبارەی بیستنی مردووە کە چەند ئاەتێک لە قورئانە واریدە کە بەڕاستی مردوو نابیسێوەمانە عولەما معنایان کردووە. معناکان وا لێک نەداوە تۆ کە مەسەلەی مردوو نابیسێ، بەڵکو پێغەمبەری خوا لە چەند فەرمایشترا لەبارەی مردوو ئەفەرمێت مردوو ئەبیسێ سەلامیان بە خیتاب تێکەن ئەوە تاکە خۆی ئەچۆ سەر قەبرستان ئەیفەرمێ السلام عەلەیکم يا أهل الديار نحن بكم لاحقون إن شاء الله تعالى أسأل الله لنا ولكم العفو والعافية غفر الله لنا ولكم من دعائك كما يقول ولا زيارتك في قبرانا السلام عليكم وخطاب إن جاء پیغمبر خدا فرمى صلى الله عليه وسلم هر کس یک دای بلا قبرستانك او سلامی لیکر اهلی قبرستانه والله ما او جویلینی هر پیغمبر نازدار افمه خلقی واه له دنیا د تو الفت په ګرتوه دوستاتی لګلا هبو محبت او خوشريتي نه تان هبو کاته کاتی سلامی لیکر زیارت یکی او کسا شون له دنیا د الفت بتو او حزی کدو په خوشوا تو له خدمت ابي دانشي کاته کاتی بو زیارت قبران ولای اوا په خوشه په مل پناه دانشه سيل لك الله بك حكايتي لك الله بك السلام لك شو لك بي خوش لا دانشي
لە دنیا چونکە ئولفەتی پێوەگرتی باوکتە دایکتە براتە ڕەفیقتە شەریکتە دۆستە هەر کەسێکە. ئەم حەدیثە و چەندەها حەدیثی تر واریدە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی مردوو ئەبیسێ و گوێشی لێ. ئەمە مردووی کافرە بیستوێتی جا چ جای مردووی مسلمان و ئیماندار کە لە چەند حەدیثا وارد بووە کە کاتێکی چووە حەزرەتی عوسمان زاوای پێغەمبەری خوا بوو ڕوقیەی خێزانی کچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وفاتی کردبوو. پێغەمبەری خوا لە دەستکەوتی جەنگ حەزرەتی عوسمان بێبەش نەکرد چونکە فەرمووی عذر و معزەرەتێکی بوو نەتوانی بێ لەگەڵمان ئەویش خێزانەکەی نەخۆش بوو کە کچی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم بۆیە پێغەمبەری خوا هەر بەشی بۆ دانا هەفتا دانە کافرن ڕوانەی جەهەنەم کردبوو 14 مسلمان شەهید بوون هەفتا کافری مەسەلەی بەدیل گیرا بوو. ئەم کافرانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مەسەلە ئەو دوایی یا بە پارە بەریدان یان مەسەلە بە فێرکردن و تعلیمی مناڵی مسلمانان کە یەکی 10 مناڵ فێرکەن بەربن بەم شێوازە پێغەمبەری خوا تەعامل لەگەڵ ئەسیری نەکوشت ئیهانەی پێ نەکردن بەڵکو لە جەنگەکەیشا لە غەزاکەیشا پێغەمبەری خوا حیکمەت و عەقڵ و معریفەت و سەقافەی علمی بڵاو کردە پێغەمبەری خوا فەرمی کێ ئەتوانێت 10 مناڵی مسلمان فێرکە فێری خوێندن نووسین ئەوە بەرەبێ کێ ئەتوانێت مادە و پارەیە با خۆی ڕزگارکە ئەو مادە و پارەی بۆ قەرەبوو جوبرانی نوقسانی ئەو مسلمانانە بوون کەوا زەریان پێگەشت بوو. یەکێک لەوانە گیرا بوو تصور ناکەن یعنی مامەی پێغەمبەری خوا حەزرەتی عەباس مامەی پێغەمبەری خوا تەمەن بۆ شەڕ هاتبوو لەگەڵ پێغەمبەری خوا ئەو کاتە مسلمان نەبوو ئامۆزاکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زاواکەی پێغەمبەری خوا هاتبوو کە مێردی زەینەبی کچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتوو بۆ غەزا بۆ پێغەمبەری خوا بەرامبەر پێغەمبەری خوا شەڕ زاوای پێغەمبەری خوا گیرا بوو ناو دیلەکان کاتێکەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی کێ ئەتوانێت بە پارە و ماڵ خۆی ڕزگارکە خۆی ڕزگارکە حەزرەتی عەباس مامەی پێغەمبەری خوا فەرمووی برازە خۆشەویستەکەم بەخۆم پارۆشتم نییە پێغەمبەری خوا فەرمووی ئەوەی کە وەلای خێزانە دانا ئەوە بێنە ئەوە بێنە ئەمەن ئەوەی کە داینا لە بینی خۆی و خێزانە بەس خۆی و خێزانێ زانێ بەما زانی کە ئیتر ئەمە موعجزەیەکی پێغەمبەری خوا بەو پارە و ماڵە حەزرەتی عەباس خۆی ڕزگار کرد برازەکانی ڕزگار کرد ئەسیر بوو لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یعنی مە شتێک نەبوو پێغەمبەری خوا بڵێ مانە ئامۆزای منە مامەی منە قەیچێکا مەسەلێک ئەهلی کوفر وەیسە گیراوە با من وەکو مامە برازەری ڕەحمەگیان بێ نەخێر وەکو ئەو کافرانەی کە گیرا بوون وەک ئەوان تەعامل لەگەڵا کردن چۆن ئەبوو جەهل هاتبوو کوڕەکەی هاتبوو شەیبە عوتبە هاتبوون بۆ کوشتنی پێغەمبەری خوا ئەوانیش وا هاتبوو کوشتنی پێغەمبەری خوا بەڵام گیرا جا بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو ئەسیرەکانی تر معاملە لەگەڵا کردن زاواکەی پێغەمبەری خوا چی پێغەمبەری خوای لا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەکلیفی لە کەس قبوڵ نەکرد کە زاواکەی بەردە تەکلیفی کەسی قبوڵ نەکرد و خۆشی تەکلیفی نەکرد زاواکەم بەردە بە زاواکەیشی وت ئەبێ خۆت ڕزگار کرد یا بە فێرکردنی 10 مناڵ یا بە پارە و پۆڵ جوابی ناردەوە بۆ مەکە بۆ خێزانی کچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کچی پێغەمبەری خوا زەینەب ئەو ملوانگەی کاتی خۆی حەزرەتی خەدیجە دایکی ئیمانداران بە هەدیەت دابووی بە کچەکەی خۆی وەکو چۆن لە ئێستاشە عادەتە مەسەلە کابرا کچەکەی شووەکە ئاڵتوونی بۆکە هەدیەیەکی وەکە دای خەدیجەش ئەو هەدیەی وەکردبوو ئەو ملوانگەی وەکردبوو گرانبەها بوو ئەویش ئەوەی ناردبوو بۆ بەردانی مێردەکەی خۆی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە بینی دەستی کرد بە گریان فەرمووی ئەمە ملوانگەی حەزرەتی خەدیجەی خێزانە کاتی خۆی بە دیاری داگی بە کچە نازارەکەی خۆی حەزرەتی زەینەب جا ئێستەش ئەمە دیارەیە هی خێزانە حەز ناکەن فۆتێ با نەکەوێتە بەیتولمالی موسڵمانان و تەوزیع کرێ بەسەر ئەهلی مجاهیدان و ئەهلی غەزا تیان قوڵان ئەمرت بە چییە فەرمی ئەمە بەخشن بە من ئەمە ببە یعنی ملوانگەکە بدەن بە من پێغەمبەری خوا فەرمی ئینجا فەرمووی ئاسش بەردەن ئاس بەردەن با بڕاتەوە بەڵام بەو مەرجەی خێزانی نێرێ بەلای ئێمە کچی پێغەمبەری خوا ئەوە ڕۆشتەوەی لەسەر وعدەکەی خۆی کچەکەی پێغەمبەری خوا هێناوە بۆ مەدینە بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمانە معجزاتی پێغەمبەری خوا من لەو غەزا ڕوویە حتى ما وصل الله كريم أفرمي معجزة غزايا بدر كتائز هر ما وبردوام وما وصل أفرمي حتى أفرمي ابن مرزوق
أفرمي ومن آيات البدر الباقية ما كنت أسمع من غير واحد من الحجاج أنهم إذا اجتازوا بذلك الموضع يسمعون كهيئة الطبل الملوك الوقت ويرون أن ذلك نصر أهل الإيمان. ما وصل نقل كردو أفرمين أو تقلي سركوتنك لغزاي بدر ليدرا حتى أمروش هركسيك براد أو شونا بجوي خوي جوي بيستي ليداني تقلي سركوتني أهل الإيمان. ما وصل لكن أفرمين أم بيا بريزا ابن مرزوق أما أقرنته أفرميت من خوم ما وصف خوي أفرميت خوم يعني قناعات منك ما وصف خوي أفرميت وكنت ربما أنكر ذلك من إنكاري أو مكان أفرميت وربما أتأوله تأويل مكان أما معنى كي ما وصف أفرميت حتى من الله علي بالوصول إلى ذلك الموضع الشريف فسمعت صوت الطبل سماعا محققا المرة بعد المرة يومي أجمع. ما وصاء فرمي خوم بجوي خوم روش ما وشوانا إنكاري ما كنت بيشتري تأويل يقصق ما كنت أفهم خوم شو ما وشوانا بجوي خوم جوي بيستي أو تقل سرقوتني أهل إيمان أبو لو كاتك ملائكة خواه في نظر ملائكة ناردبو بو سرقسني في غمري خواه وأصحابي في غمري خواه كأو تقل سرقوتنا نيداو ضلي كافران خسل لرزا وري كافران رخان أو تقلي سركوتنا حتى أمروش ما وصاف من بردوان أو تقلي سركوتنا ما وصاف من خوم بجي خوم جوا بيستي بوم بيشتري إنكاري مكر تأويل مكر وهروها يك يتلا زي غزاي بدر لدواي أو كجرانا وسركوتنا بدرنا حفتاك أقراني جان كرا حفتاك بديل جيرانو بزرري يزور قريش كانوا مسلمان غير متى يزور عند الكو عميري كري وهم بياجي قرزاري منكوبي داماوي نكبت لا مكة شن ماوي دواي شركة صفواني كري أمية عليه آخيك يقبوها يقشوها محمد كشتابه أو أندا فارم في هذا عميري عليه من روشتم دوبا دوشوين دري مكة لسر برد داني خينو رما قرر كعبو قصيك إن بيني خمانا كسلني وان مانا نية صفوان وتم بصفوان اشتكي وادو تو أجر بارا بيبا من ولدواي خوشم ترسي من على كان هيئة اسم نتوان بجين كون سرجادوا وكو سيخمان كون بازار وسوال كرنو أمان صفوان وتي بارشت بي أدم كجرايش من على كان وبخيوه كم وعدو بيمانه بي أدم بس تو بروحون كجراي أويش خنجري جهراوي كردو آماده بو وتي أما بيني خما بيه من الرون بو كشني محمد لمدينة روش بو مدينة بوقت في غمر صلى الله عليه وسلم كقشت أوي شو أنا ومزقوتو بخيراتي أصحاب بخيراتي كردو في غمر خا بخيراتي كردو في غمر خا صلى الله عليه وسلم فرمي عمير وشي هاتوي وتي قربان هاتوم بو كرقم جيراو كرقم جيراو بو سرداني كرقم في غمر خا فرمي صلى الله عليه وسلم دروك يقول ناتوي بيردت لفلان الروج لفلان الدقة لفلان الساعات لفلان كادو ساتا لفلان بردي مكة دانش تبون باس وخواسي كشتني من تان كل قص صفواني كري أميان بيرتا توتو أجا كسيك بيه من الله كان مبخيوكا لدوايخم أجر مردم بارو قولي باشم باتي أجر مردشم من الله كان مبخيوكا أوامن اسم محمد أبوشم بيرتا صفوان وتي من مبخيوكا أجر هادو وسركوتنيش بارو قولي بنات في أدم دولة منتكم واتليكم مستغني بلا خلقي يكسر عميروتي أشهد أن لا إله إلا الله وأشهد أنك محمد رسول الله يكسر إيماني أمام معزي تلبو صفوان عمير هات بيغمر بوشي بإيمان وقرار كل رقشي وبردرا روش توا صفواني بيني صفوان دي ندكشت وتي نخير من سباسي خواكم بسبب كشتني أو بشم بيغمر بشم خواه هدايتي دام هو بيغمبري خواه جا خوش بيستان چندها معجزه تری و رویدا
یەکێت لەوانە کە سلەکەی عومەیری کوڕی عەدی خەتمی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناردی بۆ غەزای عەسمای کچی مەڕوان کە یەکێک بوو لەوانەیە کە ئیسلامی عەیبدارە کرد و شعری و باڵای ئیسلام و پێغەمبەر ئاوتوجوێنێدا پێغەمبەری خوا فەرمی بڕۆن کپیکەنەوە بۆ ئەوەی کە زیاتر ئەوەندە بەرامبەر بە ئیسلام قسە نەکەن حەزرەتی عومەیر و کۆمەڵێک لە ئەسحابی پێغەمبەر سرێک و هاتن ڕێکدان بەسەریانە لەسەر ئەمری پێغەمبەری خوا کوشتنیان ئەنجا کە بەیانی هاتنەوە بۆ نوێژی بەیانی لە مزگەوتاوە لەخزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێی فەرموون چیتان کردیان خۆمان کاری خۆمانمان کرد و ڕەوانەی جەهەنەممان کرد ئیتر ئیسلام و موسڵمانان بەڕاستی لە دەم و لە قسەیان پارێزراوە چەندەها موعجزەی تریش لە غەزای بەدران ڕوویاوە بەڵام ئەمە کەمینەیەک بوو ئێمە ئاماژەمان پێ کرد خوای گەورە هیدایەتی هەموو لایەکمان بە خوا لە هەموو لایەکمان خۆش بێ خوا عاقبەتمان بەخێر گێڕێ یا ربی خوا لە گوناه و تاوانی خۆمان باوکو دایکمان خۆش بی یا ربی خوا یان ئەم شەوی جومعانەمان لێ وەرگری سڵاواتەکانمان لێ وەرگری ناومان لە خزمەت پێغەمبەری خوا تۆمار کەی یا ربی خوا بە شەفاعەتکە پێغەمبەر نازارە بکەوین یا ربی خوا یان خۆمان و ماڵ و خانوادەمان لە فتنەی کوفر و شیرک و لە تاوان و مەعسیەت و زینا و قەتڵ و قیتال و فاحیشە و فیسق و فجور پارێزراو کەی یا ربی خوا لە فەقیر و ژاری پارێزراومان کەی یا ربی خوا لە خەرزاری و نەداری و داماوی کەمدەستی پارێزراومان کەی یا ربی خوا هەر شتێک مایەی ئیمان و دین و سەلامەتی ئیمان و دین و عیزەت و صحت و عافیەتمان خوایە پێمان بەخشی هەر شتێک مایەی زیلەت و زەلالەت و نەخۆشی و ناخۆشی ژیانمانە لە مایەی لاوازی ئیمانمانە خوایە لێمان ئیرادەی یا ربی خوایە گیان بێتە پاڕێنەوە بە ئیمان و بمانژێنەوە بە ئیمانمان بێنە بە ئیمان و زندمان کەرەوە یا ربی خوایە وڵاتمان پڕ خێر و خۆشی کەی وڵاتمان پڕ لە ئیمان کەی وڵاتمان پڕ لە ئەخلاقی جوان کەی هەر کەسە دۆستمانە دۆستی بێ کەسە دوژمنمانە یا ربی خوا دژمنی دینمان دژمنی خاک وڵات و نیشتیمانمانە وڵاتمان بەرەو ئیفسادی ئەخلاقی و عەقیدەی و ئابووریەوە یا ربی خوا ئەگەر شاوی دادەی ئەگەر شاوی دادەی خوایە تەفوتمان کەی بە کۆڵمانی کەیتەوە یا ربی خوا لە ڕۆژی قیامەتشا لە خزمەت پێغەمبەرە نازدارە بین شفاعتمان بۆ بکات تکامان بە بامان بکات دەرمان نەکا لەبەر سێوەری ئەرشی خۆتا بین لەگەڵ ئەو پێغەمبەر نازدارە و هاوڵانی پێغەمبەر نازدارە صلی الله عليه وسلم یا ربی خوا لە دەپاڕێنەوە شیفای نەخۆشی هەموو لایەکمان بی شیفای جەسەد ڕوحی هەموو لایەکمان بی شیفای نەخۆشەکانی ماڵمان بی شیفای نەخۆشی خەستەخانەکانمان بی گیر و گرفتی هەموو لایەکمان چارەسەرکەی بە تایبەت ئەوانەی داوای دوعای خێران لێ کردوین هەر مەشاکل گیر و گرفتەکانی خوایە مەشاکلی ئێمەش ئەوان چارەسەرکەی هەموو لایەکمان لە مەشاکل ناڕەحەت و لە خەم و خەفەت و ناڕەحەتی پارێزراوکە آمین آمین. أقول قولي هذا أستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.